بەغدا داباکاریەکی نوێ بۆ لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم هەیە، ستاندەریش وردەکاریەکەی ئاشکرا دەکات. بەغدا بۆ جێبەجێکردنی یاسای خانەنشینی فیدراڵی داوای ئەو پارانە لە هەرێم دەکاتەوە کە لە ساڵانی خزمەتی خانەنشینانی بڕیوە. ڕۆژنامەیەکی ئەمریکی زانیاری نوێ لەبارەی مانەوەی هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. بەغدا لیستێکی نوێی یاراسەی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە تیایدا داوای زانیاری نوێی فەرمانبەران دەکات. بە گوێرەی زانیاریەکانی میدیای گۆڕاندوای سەردانەکەی تەیف سامی، وەزیری دارایی عێراق و شاندەباڵەکەیان بۆ هەرێمی کوردستان، وەزارەتی دارایی فیدراڵ لیستێکی نوێی ئاراستەی هەرێم کردووە و داوای کردووە لەلایەن فەرمانگاکانەوە سەرجەم خشتەکانی پڕ بکرێنەوە و بکرێنە بنەما بۆ لیستی موچەی مانگی دەی 2024. ئەوەشی خستۆتە ڕوو لیستە نوێیەکەی وەزارەتی دارایی فیدراڵ لە ڕێگەی گەنجینەکانەوە ئاراستەی سەرجەم فەرمانگەکانی حکوومەتی هەرێم کراوە و تیایدا داوای ناوی دایک و بەرواری لەدایک بوون و ڕەگەزی فەرمانبەر و ڕۆژی دەست بەکاربوون و هەندێک زانیاری دیکەی لەخۆ گرتووە. داوای کردووە بۆ موچەی مانگیدا بگەڕێنرێتەوە بۆ وەزارەتی دارایی فیدراڵ. لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند مەرجە لەسەر هەرێمی کوردستانە و پارەی لە موچەخۆرانی خانەنشینکراوی بڕیوە لە ساڵانی خزمەتکردنیان بجێڕێتەوە بۆ بەغدا بۆ ئەوەی خانەنشینەکانی یاسای خانەنشینی یەکگرت و بیانگرێتەوە. عەتوانی سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە پابەندکردنی حکوومەتی هەرێم بە تەوتینکردنی موچە لە بانکە حکوومیەکان ئامانجی زامنکردنی مافەکانی هاوڵاتیان و بەدیهێنانی دادپەروەریە. بڕیارەکە هیچ ڕەهندێکی سیاسی نییە. لەبارەی دۆسیای خانەنشینی هەرێمی کوردستانیش سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕوونی کردوتەوە شمولکردنی خانەنشینی هەرێم بە یاسای خانەنشینی فیدراڵی پێویستی بەوەیە حکوومەتی هەرێمی کوردستانە و پارانەی ڕەوانەی وەزارەتی دارایی فیدراڵی عێراق بکات کە لە خانەنشینانی بڕیوە لە ساڵانی خزمەتکردنیان بۆ ئەوەی پرسەکەیان چارەسەر بکرێت. ڕۆژنامەی واشنتۆن پۆستی ئەمریکی بڵاوی کردوتەوە ڕێکەوتنێکی سەرەتایی لە نێوان عێراق و ئەمریکا کراوە لە کاتی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق هێزێکی کەمیان لە هەرێمی کوردستان دەمێنێتەوە. ڕۆژنامەکە دەڵێت ڕێکەوتنی سەرەتایی کراوە لە نێوان واشنتۆن و بەغداد بۆ ئەوەی هێزێکی کەمی ئەمریکا لە عێراق بمێنێتەوە. بەرپرسێکی سەربازی عێراقیش بە ڕۆژنامەکەی گوتووە ئەمریکا خواستی مانەوەی لە هەرێمی کوردستان هەیە. ئەوەش خراوەتە ڕوو مانەوەی ئەو هێزانەی ئەمریکا بۆ پاراستنی هەرێمی کوردستانە لە هێرشی هێزە عێراقیەکان. ستاندەر نوزمان پێشکەشکردن شاد و کامەرانگەن.